ئانە کۆگەرەلوانی پارەت لێ نەگرینی لالۆگیان بێ زەحمەتە گۆرەکڵێ و زەپیدی مەرەقواناگێ کورە خوانە پێچیان تەلەکێرە بیێ بەرەڵڵا حیچش من مەشۆژ و سەرکەوەکەن نەکوگەرامان زەخمار گۆرەکڵۆ هەمسایمانە دنیاش پە وێرانە نا توتە نێریی کێش و شۆنەوێشە هیچ نی ئازاوڵێنێ دەحفیارە دەشپی دەسەرێ دێچی ماواشی چێژ وەڵاوێچم بەرا پۆڵە سەرێ کە سوکار ئەجۆ توتێنیگر وەڵایەوەژان نەحۆ کێشانێنی نیمە عمریش گۆڕەنە زیندانە نەبیەن وەڵام مشکیلن یا بەراش پیلە سەرێ یا بەراش پۆڵە سەرێ دێ توش وەسەتەکەی گێرە نەمە تێڵێ وەڕێ نیشە ملش ئەن نەشدە چۆر کورە زەهرە مار دڵی دەر ئەی ئاگیە خاسا قوربانەوە بوو بۆرێ خەتاو من نەبی کورە بۆ چێشڵ چەنی خۆی سەر جمانی جاربەی پیلە سەرە وێن بەرو ئۆڵەس ئاگۆرەگڵ